لە ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستان لە ساڵی 2001ەوە تاکو ئێستا ئەم حیزبا ڕوبەڕوویدەیان پلانگێڕی و هەوراز و نشێو بۆتەوە، بەڵام هیچ شتێک نەیتوانیوە چۆچی پێدا بدات و ساردی بکاتەوە لە کار و پرۆژەکانی. یەکێک لە ئامانجە گرنگەکانی کۆمەڵی دادگەری خزمەتکردن و پارێزگاریکردن بووە لە دین و بەهاباڵەکانی کۆمەلگا کە سەربەرزانە پرۆژەی بەرهەمداری هەبووە لە سەریشی بەردەوام دەبێت. هەڵبژاردن یەکێکە لە میکانیزمەکان و بابەتی پەروەردەی گەنج و منداڵ و بابەتی داوا ئەویش یەکێکە لە میکانیزمی گرتنەبەری خزمەتی شریعەتی خوا و ئێمە هەمیشە دەمانەوێتن زیاتر میلەتەکەمان بێدار بکەینەوە وان لێ بکەین زیاتر ڕویان لە ئیسلام و لە ینی محتەوا و ناوڕۆکی ئیسلام لەخۆ بگرن. دیارە ئێمە دەمانەوێتن هەمیشە لە ڕێی کاری سیاسی خۆمان و کاری داعوی خۆمان و کاری خزمەت گوزاری و کاری خێرخوازی خۆمان هەوڵ دەین زیاتر خزمەت بە کۆمەلگا بکەین و ئێمە 2000 ئامانجی گەورەمان ئەوەیە کە شریعەتی خوا لە هەرێمی کوردستان سایە سێبەربی بۆ میلەتەکەمان و ئامانجی هەرە گەورە و غایە گەورەشمان ڕەزامەندی خوا و ئەوەیە کە ئێمە ئینشاءالله لە دوای مەرگ و مردنمان و لە قیامەتێ لە ڕابردوودا کۆمەڵ بەهۆی هەڵوێست و پرانسیپە نەگۆڕەکانیەوە بربەستێکی گەورەی بەردەم دەسەڵات بووە، بەو هۆیەشەوە بە پلانگێڕی ڕێکخرا و تەنانەت دەستی دەرەکیش هەوڵ درراوە بە تۆمەت و ساختەکاری و چەندین پلانی دیکە لەمپەری بۆ دروست بکەن، بەڵام شکستیان هێناوە. کۆمەڵ جەخت لەوە دەکاتەوە کە لە پەرلەمان یاخود حکوومەت یا هەر شوێن و پرۆژەیەکی دیکە دابێت دەرفەتی کار لە بەردەمی دافراوان و کراوەیە بەتایبەت لە بواری پەروەردە و ئاین و خێرزاندا. ئێمە حزبێکی مەبدەئین، یعنی حزبێکی دینین لە ڕووی دینیەوە خزمەتی دین دەکەین، لە ڕووی نەتەوەیشەوە خزمەتی خەڵک و نیشتیمان دەکەین. بۆیە ئێمە لە پەیڕەویشماندا مەجالاتی کارمان زۆرە، شێوازی خەباتمان زۆرە. یەکێک لە شێوازەکان بەشداریکردنە لە پەرلەمانیا لە حکوومەت بۆ نمونە. ئەگەر لەوەش بەشداریمان نەکرد خۆ ئێمە لە مەجای داعوە و سەحقۆ و پەروەردە و تەسقیف و ئیعلام هەروەکو لە ڕابردوو دەورمان بووە بە پشتیوانی خوا لە داهاتووشدا زۆر تەرکیز دەکەینە سەر بیناکردنی تاک، ئاراستەکردنی تاک، پەروەردە و گۆشکردنی تاک بە ئاینی پیرۆزی ئیسلام. کۆمەڵی دادگەری بە ئامانجی هۆشیارکردنەوە و بێداری تاک و کۆمەلگا لە ساڵی 2001 خۆی ڕاگەیاند. لەو ساتەوە تا ئێستا بنکە و بارەگاکانی وانەکانی قورئان و فەرموودە و زانستە شەرعیەکانی تیادا دەخوێندرێت، لە هەر پۆست و پێگەیەکی سیاسیشدا بوو بێت خزمەتی بەرچاوی کردووە و بەردەوامیش دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.